عبدڵای محەممەدی کوڕی عبدڵای کوڕی شێخ یوسفی سیاگوێزی لەگەڵ شێخ معروفی سیاگوێزی ئەمانە یەکی 30 جار قورئانیان نووسیوەتەوە. قورئانی تایە نووسراوە ئەمە 11هەمین قورئانمە. ئەمەش نووسەرەکان زۆرن. محەممەدی کوڕی شێخ عەبدولقادر ئەمەش قورئان نووسە، محەممەدی کوڕی بارام ئەمەش نووسەرە. یعنی نووسەرەکان زۆرن. یعنی بەڕاستی کە سەیری ئەو قورئاناکەی دۆشتە ئەمێنی ئەوەندە شتێکی گەورەی کردووە، ئەوەندە جوانە. اینجا وەرەقێکی جیاوازی شتەیە کە لێرەوە فەرمێ من المؤمنین رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. جیاواز بەم وەرەقەیە کە جوانترە لە وەرەقەکانی کە یعنی بەڕاستی ئەم قورئانە گەورەش وا باسەکرێت کە پێوترە قورئانە گەورە هۆی گەورەیەکە حەجمی گەورەترە لەوەچی وەڵڵاهو ئەعلەم لە قورئانەکانی کە و تایبەتیش نووسرا بێتەوە. یعنی خەتێکی زۆر جوان. اینجا سەیری لایانی هەندەسیکە لێرەوە بۆ ئەم سەری ئەم خەتەکە. یعنی کۆتایی وەرەقەش کۆتایی ئاەتە. یعنی دیزاین ئەمە تەمەنیشی زیاتر لە نزیکەی 300 ساڵ ئەبێتەوانێ. یعنی ئەو قورئانیان باڵە.